گلەیتان لێمان دەکردتان وت یەکێتیە بۆ پارتیشیلی کردێ بۆیە پارتی بۆتە کەڵەگا ئێمە پێیان دەڵێن ئەوە 3 ساڵە لە دوای ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی ناو حزب توانیمان لە ناوچە دابراوەکان ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکەینەوە وەریگرینەوە ئێستاش ڕۆژێکە یەکەمین ڕۆژی ئەو دەستپێکەیەکە بە هەموو لایەکتان کە تەتانگوت یەکێتی پێی دەکرێت وەرن دەستبارمان لەگەڵ بگرن بۆی بتوانین حکومڕانی هەرێمی کوردستانی ڕاست بکەینەوە موەسساتی حکومەتی هەرێمی کوردستان بکەینە خزمەت هەموو لایەک لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆچیش. سەبارەت بە پەیامەکەی سەرۆک بابڵ تاڵەبانی پەیامێکی گشتگیر سیستماتیک لە یەکەمین ڕۆژی ڕاستکردنەوەی ڕێڕەوی سیاسەتی یەکێتی لە ناو حزب دەستی پێکرد تا گەیشتە سەرکەوتنەکانی کەرکووک و مووسڵ و تووسخورمات و باقوبە و ئێستاش بەرەو هەولێر و زۆنی زەرد وا دێن ئینشاءڵڵا بە هەمووانی گوت بەهێمنی و بە لەسەرخۆی پێیگوتن سەبرێکمان لێ بگرن لەگەڵمان بن دەستبارمان لەگەڵ بگرن حکومەتەکەتان ئەو جارە بۆ ڕاست دەکەینەوە کۆتایی بە قۆڕەکاری سیاسی دێنین کۆتایی بە خنکاندنی دەنجی ئازاد لە سنووری زۆنی زەردەینین کۆتایی بە ئەوەی کە قۆرغی معاش و قوتی خەڵک بکەن بەوەی دەگمان پێ بدەن یان دەگمان پێ نەدەن دەرد دەکەم نەقلت دەکەم لێرە نایاڵم لە سوزن دەخەم چاو لێ سۆل دەکەمەوە ئەو شتانەی بەڕاستی کە خەڵکی زۆنی کەسک و بە تایبەتی خەڵکی هەولێر پێوە دەناڵێن کۆتایی پێدینین هەمووی 20 ڕۆژمان مایە نەفەسمان درێژبی بە لەسرە خۆی بەهێمنی بانگەشەکە ڕەتکەین نەتایجی ئینتیخابات ئینشاءڵڵا سەرکەوتنێکی گەورەیە بۆ مەسلحەتی خەڵک و ڕادستکردنەوەی جەڵەوی حکومڕانی بە خەڵک ئینشاءڵڵا. کاک دکتۆر سەبارەت بە ئامادەکاریەکانتان بۆ هەڵمەتی هەڵبژاردن لە شاری هەولێر لە دوێنێەوە دەستان پێ کردووە؟ بەڵێ ئەمە ڕاستیەکەی نەک لە دوێنێ دەستمان پێکردێت دەتوانین بڵێم پێش 8 مانگەمە دەستمان بە هەڵمەتی هەڵبژاردن کردو و ئێستاش بەردەوامین و پێشم وایە تاکە حزب کە بە باشی ئامادەیە و حازرە بۆ هەڵمەتی هەڵبژاردن یەکێتی نیشتیمانی کوردستانە وەرە ناوی یەکێتیش هەولێریەکان باشتر خۆیان ئامادە کردیە هەموو کۆمیتە و بازنەکانی هەڵبژاردنمان ئستاداتێکی زۆر باشیان تێدا و ئیشی زۆر باشیان کردی و ئەوەی مایتمان کەمێکە مایتمان ئینشاءڵڵا ئەمیش بە باشی تەواو دەکەین لە دوێنێەوە تیمەکانی ئیعلام دەستیان بە ئیش کردیە هاوتەریب لەگەڵ تیمەکانی مڕەشەحینی ئینتیخاباتەکانی ئینتیخابات لە سەجادەکان بۆ هەڵواسینی پۆستەرەکان مەقەڕاتی حزبمان دەستیان پێکردیە پێمان خۆشە بانگەشەیەکی هێمن لەو شارەکە پایتەختی هەرێمی کوردستان و فەخریش پێ دەکەین کە وەکو هەولێری کە پایتەختی هەرێمی کوردستانە بانگەشەیەکی هێمن بۆ هەموو لایەک فەراهەم بکەین بانگەشەیەکی هێمن لە سلێمانی فەراهەم بکری و لە دهۆچیش فەراهەم بکرێ خەڵکی کوردستان ئینشاءڵڵا ئەو جارە بۆ یەکەمین جار هەز دەکات جەڵەوی حکومڕانی و جەڵەوی بڕیاردان دەکەوێتەوە دەستی خەڵک من ناڵێم دەکەوێتەوە دەستی یەکێتی دەکەوێتەوە دەستی خەڵک ئێمە نەهاتوین بە خەڵک بە هەموو خەڵکی هەولێری دەڵێم نەهاتین پارتی بە یەکێتی بگۆڕینەوە هاتین ڕادستی حکومڕانیەکە بگەڕێنەوە سەر خەڵکە حەقیقی خۆی